سنووریەکانی هەرێمی کوردستانیان لە سنووری قەزای سۆرانی پارێزگای هەولێر تۆپباران کردەوە. پامنێری پەیام لە قەزای سۆران ئەوەی ڕاگەیان سەر لە بەیانی ئەمڕۆ تۆپخانەکانی ئێران ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانیان لە ناحیەی برادۆست و سیدەکانی سەر بە پارێزگای هەولێر بۆردومان کرد. بە پێی زانیاریەکانی پامنێرەکەی پەیام تۆپبارانەکە لە سەعات 9 سەر لە بەیانیەوە دەستی پێکردووە و گوندەکانی براکمە بربزین و بەراویان گرتووەتەوە. لەماوەی ڕابردوودا ئەمە چەندەمین جارە ئێران بە پاساوی بوونی چەکدارانی حزبی دیموکراتی کوردستانی ئێران لەو ناوچەیە دەوروبەری ناحیەی سیدەکان و برادۆست بۆردومان دەکات. هاوکات تا ئێستا زیانەکانی تۆپبارانەکان نەزانراوە. سەبارەت بە تۆپبارانی ناوچەی سیدەکان لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە پەیامنێرمان ئازاد ئۆماراوی لە دەڤەری سۆرانەوە لەگەڵمانە. ئازاد سڵاو لێبێ لەکەیەوە تۆپبارانکردنی ناوچەکە دەستی پێکردووە. بەڵێ دیارە سەر لە بەیانی ئەمڕۆ کاتژمێر 10:30 سەر لە بەیانی تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران بە سڕی تۆپبارانی دەڤەری سیدەکان دەڤەری بربزین لە سنووری ناحیەی سیدەکانیان کردووە. بۆ هۆیەوە زۆر زیانێکی زۆر بەر ڕۆژ و باوی هاوڵاتیان کەوتووە و بۆ هۆیەوە گوندنشینانی و شوێنانە ئاوارە بوونە. زۆر باشە. سەبارەت تەنها سنوورێکی دیاریکراوی گرتوۆتەوە یان سنوور ئەو سنوورەی کە تۆپباران دەکرێت سنوورێکی بەرفراوانە؟ بەڵێ دیارە شوێنانەی کە تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران تۆپبارانی کردوونە و شوێنانن کە چەکدارانی حزبی دموکراتی کوردستانی ئێرانی لێە بە بیانوی ئەوانە تۆپباران ئەکاتن کۆماری ئیسلامی ئێران و بەو هۆیەشە سێ هاوڵاتی بریندار بوونە. دیارە هاوڵاتیەکان لەو شوێنە ڕایان کردووە و ڕۆیشتونە لە ڕێگا تووشی ڕووداوێکی هاتووە بوونەوە. سێ هاوڵاتی بەو هۆیەوە بریندار بوونەوە. برینی یەکێکیان سەختەوە ڕێوانەی نەخۆشخانەی سۆران کراون. زۆر باشە. جگەل لە گوندنشینەکان لەو ناوچانە بێگومان ڕەوەند هەیە و حیواندارەکان ئەو ڕەوەند و حیواندارانە زیانیان بەرکەوتووە یان ئەوانیش ناچارن ئەو شوێنانەی کە لێبوون جێ بێڵن؟ باش لە پرسیارەکەت حاڵینەوە مەگەر دووبارەی لەو ناوچانە ئازاد حیواندار و ڕەوەند هەیە. ئەو ڕەوەندانە حیواندارانە لەوێ ماونەتەوە یان ئەوانیش ناچارن کە ڕەو بکەن و لەو شوێنە لابچن لەو شوێنە؟ بەڵێ دیارە بەهۆی تۆپبارانەکە هاوڵاتیانی ئەو شوێنانە کەەوە لە خەریکی ئاژەڵدارین شوێنەکەیان جێهێشتووە و تۆپبارانەکەش تاکو کاتژمێر 1:30 دوانی وەڕۆ بەردەوام بووە. زۆر باشە. زیانی ڕاستەوخۆی تۆپبارانەکە زیانی گیانی چەندە بەپێی ئەوەی زانیاریت هەبێت لەلایەنە بەرپرسەکان وەرگرت پێ و زیانی مادیش؟ بەڵێ دیارە ئەو زانیاری ئێمە لە ناحیەی سیدەکان وەرمان گرتووە. زیانی خۆشبەختانە زیانی گیانی نەبووە بەهۆی تۆپبارانەکەوە، تەنها بەهۆی ڕۆیشتنی هاوڵاتیان لە شوێنەکەەوە گەشتیار بوونە. سێ هاوڵاتی تووشی ڕووداوی هاتووە بوونە، سێ هاوڵاتی بریندار بوونە، تەنها برینێکێکیان سەخت بووە. زیانی مادی لەو شوێنە دیاری نەکراوە تاکو ئێستا. تەنها ڕۆژ و باغی هاوڵاتیان لە شوێنەکە سوتاوە و ئاژەڵدارانی شوێنەکە ڕایان کردو شوێنەکەیان جێهێشتووە. زۆر باشە. ئازاد ئەو تۆپبارانانە ناوە دووبارە دەبنەوە. وای نەکردووە کە گوندنشینان نەتوانن بچنەوە ئەو ناوچانەی کە مەترسی دەکرێت تۆپباران بکرێنەوە جارێکی تر؟ بێگومان زۆرێک لە گوندەکانی دەڤەری سیدەکان بەهۆی بەردومانی بەردەوامی فڵۆکە جەنگەکانی تورکیاوە تۆپخانەکانی کۆماری ئیسلامی عێراقەوە ناوە شوێنانە بەردومان و تۆپبارانەکەن. گوندنشینانی شوێنەکان جێهێشتووە نزیکەی 50 گوند لە سووری ناحیەی سیدەکان بەو هۆیەوە چۆڵ بوونەوە تاوەکو ئێستا ئاوەدان نەکراونەتەوە. ئازاد ئۆمراوی پەیامنێرمان لە دەڤەری سۆرانەوە، زۆر سوپاس بۆ زانیاریەکانت.